بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، ئەزیزانی بەرنامەی بەفەڕ، سەلام و فەڕ و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. دڵشادین لە ئاڵلقەیەشتری بەرنامەی بەفەڕ بە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست دەگەینەوە. خوازارین تا دواساتی بەرنامەمە بینەر و بیسەرما من بۆ ئەوەی لەگەڵمانە سوودمەند بن. خۆشەویستان، هەر لە خزمەتی پێغەمبەری خوا دەبینێنەوە صلی الله عليه وسلم. ئێمەمان کە بە خۆمان دەڵێن مسلمان و شوێن پێکەوتوو یان شوێن پێ هەڵگیرە ڕاستەقینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژانێ دیعایەوە دەکەین کە ئێمە مسلمانین. ئاخۆ تا چەندە کردار و هەڵسوکەوت و خواردن و خواردنەوە و خەوتن و هەستان و دانیشتن و تەعاملمان مطابقە لەگەڵ ڕەوشت و سیفاتە جوانەکانی پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم. بۆیە حەزەکەم ئێوە بە دیارمانەوە دانیشن ئەو باس و خواسەی کە لەگەڵ جەناب مامۆستا دەکەین دەڕۆینە خزمەتی ڕەوشتەکانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. ئاخۆ ئێمە چەندە نزیکین یان چەندە شوێن پێ هەڵگیری ڕاستەقینەی ئەوین بۆی بتوانین لە ژانی ڕۆژانەمانە ئەوەی کە لێی دوورین بتوانین بەڕاستی و دروستی شوێن پێ هەڵگیری ڕاستەقینەی ئەو بین تا هەم لە دنیاش سوودمەند و کامران و بەختەوەر بین، هەمیش بەهۆی ئەوەی کە تەطبیقی سنەتی پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم، نزیکترین کەس بین لە ڕۆژی قیامەت لەو بەدەستی پیرۆزی ئەویش ئاوی کەوسەر بنۆشی. بۆ تاوتوێکردنی و باسە لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا مەردان سورچی دەبین ئەوەی خۆشەویستیش لەگەڵمانە بەردەوام بن. مامۆستا جان سەلامی خوای گەورە لەسەر بێ. سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە لە تو لە هەموو بیسەران و بینەران بی، خوای تەعالا موفقتان کە لە دنیا و لە قیامەت یاخۆ بەخێر بێن سەر چاوان. خوای گەورە لێت ڕازی مامۆستا جان. مامۆستا بەندەناس خوایە سوبحانەوە وتەعالا، گومان لەوە خوای گەورەش کە وەصفی شتێک بکە لەسەری هەموو شتێکە. باشترین وەصف کە خوای گەورە وەصفی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم. حەزەکەم بەڕەسان ئەوەی کە خوای گەورە لە قورئانە تۆماری کردووە لە مەدح و سەنا و باسی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام سەرەتا بزانین، دواتر بڕۆینە سەر ڕەوشتەکانی ئەو وەزیرەچی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربي خواي قورا طاعة عبادتي همولاك من قبول بكاو بأمتي أو بيغمبري عليه الصلاة والسلام قبول من بكاو آخري تمن من بخير بجيري لسر برنامج إسلام بمان جيني وبمان مريني وزيندو من بكاتوا. باشترين كس كخواي تعالى خلقي كرجة بيغمبري خواي صلى الله عليه وسلم. ولو كلامي كقرآن وهيج قماني تدانية ككلامي خواي رب العالمين نازل بو دابزي وبصر ضلي بيغمبري خوا صلى الله عليه وسلم كخواي قورد فرمي لا ريب فيه هيج قمانك لو قرآن دانية كبراستي ودروستي كلامي خواي رب العالمين هیچ کەسێک ناتوانی دەستکاری بکە و زێدەی تێدا بکە و وەکەم و کورتیشی تێدا بکاتن. لەبەرەوەی خوای رب العالمین وعدی دایە ئینا نحن نزلنا الذکر وئینا له لحافظون. خوای گەورە دەفەرمێ ئەمە قورئانمان نازل کردیا هەر بە خۆشمان پارێزگاری لەو قورئانە و لە کەلامی خۆمان دەکەین. جا خوای رب العالمین ئایا چۆن لەو قورئانەی وەصف و سەنای پێغەمبەری خوا دەکا صلی الله عليه وسلم، ئیمامی ئەنبیا و مرسەلین، ئەشرف المەخلوقات، إمامي همو پیغمبری خوا محمد المصطفى صلى الله عليه وسلم. سرتا خواي رب العالمين بما راد قيني دفرمي بسم الله الرحمن الرحيم ولكم في رسول الله أسوة حسنة. أي خلشين بزانن بو وهاتوا بو ومايتوا باشترين بيشنگ، باشترين قدوة، باشترين سركردا، باشترين قائد، باشترین کەس کە ئێوە چاوی لێ بکەن بە دوای بکەون شوێن کەوتووی بن سیفاتەکانی هەڵبگرن و لە ژیانی ڕۆژانەتاندا هەڵسوکەوتی پێ بکەن، کردار و ڕەفتاری پێ بکەن، پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. لەبەرەوەی هەر کەسێک شوێن کەوتووی تەواوی پێغەمبەری خوابی عليه الصلاة والسلام هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژ سەرفیراز دەبی، موفق دەبی لە دنیا و لە قیامەت. لبروي خواي رب العالمين وصفي أو بيغمبري دكا وصفي الروج برزي دكا وإنك لعلى خلق عظيم. يعني سارتا كذا فرمي ولكم في رسول الله أسوة حسنة. دواتر أو روشتو گفتور و گفتار و کردار و هەڵسکۆتی پێغەمبەر خوا لەوە باسەکە و ڕوونەکاتەوە لە قورئانە یان هەلە ژیانی ئەو بەرزەسەیە لە بۆ ئێمە. بەڵێ پێغەمبەری خوا خوای تەعالا دەفەرمێ وئینەکە وەخیتابە لەگەر چێ لەگەر پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەتوو لەسەر گەورەترین و بەرزترین ڕەوشتی
هەرچی ڕەوشتی جوان و سیفاتی جوانە کە بە مێشتی ئینسان و مرۆڤەکان دادێ هەر هەمووی لە پێغەمبەری خوا هاتیتە جێ لەبەرەوەی پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی یعنی مامۆستاکەی خودایە مامۆستاکەی خوای ڕەب العالەمینە جەلە جەلالهو دەفەرمێ خوای ڕەب العالەمین ئەمنی پەروەردە کردیە خوای گەورە منی فێرە ڕەوشت و ئەخلاق کردیە لۆیە ڕەوشتی ئەوەندە بەرزە ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام وما أرسلناك إلا رحمة للعالمين أوش وصف سنايا كي بيغمبري خوايك خواي رب العالمين ديكا حتى بسياريان لا دايكمان عائشة كرت رضا ورحمة خواي قولي لسربي آية صفة أخلاق روشتي بيغمبري خواي تسونا عليه الصلاة والسلام أتو خيزاني أو بيغمبري نزيك ترين كسي لو بيغمبري عليه الصلاة والسلام بما خوش وصفي أو بيغمبر ما لوبكي صلاة سلامي خواي رب العالمين لسربي عائشة رضا ورحمة خواي لبي ولام دا فرموي كان خلقه القرآن كان رسول الله صلى الله عليه وسلم القرآن يمشي بين الناس روشت أخلاق صفات بيغمبري خواي عليه الصلاة والسلام وكو قرآن وابو كأنما قرآنك بو بعملي بكردوا بفعلي لنا وخلقي هالسكوتي كرديا تون خلق أجر جويل قرآن الرابق دلي آرام دبي أجر جويل قرآن الرابق دلي خوش دبي حەز بە خۆشی دەکا حەز بە سەعادەت دەکا پاداشتی لەسەر وەردەگری دیتنی پێغەمبەری خوا و شوێن کەوتن لۆ پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام دەستگرتن بە سونەتەکانی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام وەکو ئەو قورئانی وایە کە کەلامی خوای ڕەب العالەمینە جەلە جەلالهو ئەوە وەسفێکی کورد لەسەر ڕەوشت و ئەخلاقی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بابین باس لە ڕەوشتەکانی بکەین ئەو ڕەوشت و سیفەت و خەسڵەتانی کە لە خودی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم چی بوون بەری هەروەکو ئیشارەم پێکرد هەر سیفەتێکی جوان کە ئینسانەکان بە مێشتیان دادێ و هەر سیفەتێکی جوان لە هەر کەسێکی ببینی ئیلا سەرەتا لە پێغەمبەری خۆی هاتە جێ عەلەیهی سەڵات وسەلام بۆ نمونە ڕاستگۆیی دەستپاچی پێشی پێغەمبەرایەتیشی سەڵات و سەلامی خوای لەسەر بی خوای ڕەب العالەمین مهەیەئی کرد بوو خوای ڕەب العالەمین کە کەسانە پێغەمبەران هەڵدەبژێری پێشی پێغەمبەرایەتیشیان کاری قێزەون ناکەن کارێک ناکەن کە پێیلەکەدار بن دوای پێغەمبەرایەتی سەڵات و سەلام خوای گەورە لەسەر معسووم لە دوی بەعثەت و هاتنی و سروش و وحی لەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام بەر لەوەی کە وحیش لەبێ بە هەمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حتا پێغەمبەران چەندە خلافێکەیە لە بینی عولەمانی ئەهلی عەقیدە ئایا پێغەمبەران پێش پێغەمبەرایەتی هیچ مەعسیەتێکیان کردیا هیچ تاوانێکیان ئەنجام داوە هیچ شتێکی غەڵەت لە دەستیان ڕوودایە مەوزوعێکی خلافیە بەڵام کە بوون بە پێغەمبەر صلاة سلامي خوان لسربي هر همو پیغمبران معصوم لگناح و لتاوان بتایبەت پیغمبری ئێمە کە کۆتا پیغمبرە صلاة سلامي خوای گەورە لەسەربی خەڵکی قوڕەیش ملک و ماڵ و سامان و پارە و پولی خۆیان لە لای پێغەمبەری خوا دادانا عەلەیهی سەلام لۆ ئەمانەت پارێز بوو ڕاستگۆیی دەستپاچی متەواضعی بەڕەحم و بەزەیی ئەوە هەموو صفاتی پێغەمبەری خوای بووە صلی الله عليه وسلم حتى پێش پێغەمبەرایەتیش پێی دەگوترا صادق الأمین لەناو خەڵکی وا مەشهور بوو محەممەد صادق الأمین ئەو محەممەدەی کوڕی عەبدوڵڵای قوڕەیشی سەلات و سەلامی خوای لەسەربی کەسە ڕاستگۆیەکە کەسە ئەمینەکە کەسە ئەمانەت پارێزەکە کەسە داوێن پاکەکە کەسە گەنجە بە عیزەتەکە گەنجە بە غیرەتەکە گەنجە دڵپاکەکە گەنجە بە ڕەحم و بەزەیەکە کە بوو بە پێغەمبەریش عەلەیهی سەلات وسەلام حتى كافركان و قڕیشەکانیش ئەگەر بەشێکیان لەبەر تەکەببور تەعنە و تەشاریان لە پێغەمبەری خوا دابی عەلەیهی سەلات وسەلام ئەگەر نا هیچ کەسێک ئینکاری ئەو حەقائیقەی پێ نەکرایە کە صفات و بەرز و جوانەکانی پێغەمبەر بووینە صلی الله علیه وسلم نمونەی تەواضعی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەزەم دەمێ مقارنەی ئەوە بکەین بۆ نمونە مامۆستاجان ئێمە خۆمان بە شوێن کەوتی پێغەمبەر زانین صلی الله علیه وسلم با سەرک لە بازاڕی با بڵێن شاری هەولێر بدەین مەسەلەن هەر یەکێک بڕۆ ماشی بخە پێشی دەڵێ من محەممەدم خۆش دەوێت صلی الله علیه وسلم قودوە و چاوساغ و پێشاومە بەڵام لە هەمان کاتە تەمشای کڕن و فرۆشتنی دەکەی زۆر دوورە لەو مەسەلەن بۆ نمونە باسەکەم وەکو بازار هەم لە ڕووی تیجارەتەوە هەم لە ڕووی غەشکردن لە کاڵاکردن هەم لە ڕازگۆیی نەکردن لە ئەوانەی کە پێویستە کە حەقەتەکان بگوترێ بۆ نمونە خۆی دەبی ئەمە واقعەک هەیە بیزانین حەقائیقەک هەیە دەبی هەموو خەڵکی مسلمان بیزانی ئەو بیسەر و بینەرانی کە ئێستا گوێبیستی من ئاگایان لەمەیە لە وتارە قسەکانی مەیە دەبی ئەوەی بزانن کە هەر کەسێک برێ پێغەمبەری خوام خۆش دەوێ عەلەیهی سەلات وسەلام هەر کەسێک برێ ئەمن مسلمانم شوێن کەوتوی پێغەمبەرم صلی الله عليه وسلم بە قسە و بە گفتار کافی نییە ئەو قسە
ئینسان دەبی لە عملی ڕنگ بداتەوە. ئەها تەماشاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. خوای رب العالمین تەماشای ناودڵمان دەکات داخوات چی تێدایە و تەماشای کار و کردەوە عملمان دەکات تا چەند موافقی شریعەتی خوایە، تا چەند موافقی ڕێباز و سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. تەوەقوع بکە پێغەمبەر عليه الصلاة والسلام دەستە ناو بازاڕی مەدینەی، پیاوەکی دەبینی گەنمی دانایە لە پێش دوکانەکەی خۆی حەلافە، گەنمی دەفرۆشی، زۆی دەفرۆشی، برنجی دەفرۆشی، ماش، نیسک، ئەوەی کە لە بازاڕەیە پێداویستی ئەو خەڵکەیە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام تەماشا دەکە سەرەوە گەنمەکی زۆر جوان وشک، بەڵام کە دەستی لۆ دەبا بنیتەڕە. پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ من غشنا فليس منا وفي رواية من غش فليس مني. هەر کەسەی غەش لە مسلمانان بکە، فرت و فێل لە مسلمانان بکە، کڕین و فرۆشتن و معاملەی بە فرت و فێل و بە غەش و خیانەت لەگەر خەڵکی مسلمان و دەوروبەری خۆی بکە، حتا لەگەر غەیری مسلمانیش. خوای رب العالمین ڕێگە بە هیچ مسلمانێکی نەداوە لە ڕێباز و لە سنەت و لە صیفاتی پێغەمبەری خوا لابدا عليه الصلاة والسلام. هەر کەسێ غەش بکە، خیانەت بکە، ڕیبای بخوا، مالی حەرام بخوا، کڕین و فرۆشتن و بازاڕێکی بە فرت و فێر و لەسەرەوەش برێ وەڵا من پێغەمبەرم خۆش دەوێ و ئاهەنگ دەجێڕم مەولودێ دەکەم با 5 فەرزەش لە مزگەوت تێبی. ئەگەر عمل و صیفات و ڕەوشتی ئەو کەسەی موافقی شریعەتی خوا و پێغەمبەری خوای نەبوو عليه الصلاة والسلام، شتێک بوو پێغەمبەر نەهی لێ کردبوو، بەڕاستی پێغەمبەری خوا لەو کەسانە لە ڕۆژی قیامەتە لیان عاجزە. ئەو کەسانە با لە ئیمانی خۆیان بترسێن، نەقص لە ئیمانیان هەیە، نەقص لە بیر و باوەڕیان هەیە، دەبی ئەمە بە عەمەل بیسەلمێنین. تەماشاکە پێغەمبەر عليه الصلاة والسلام زەبری لە هیچ کەسێک نەکرد یەکە مسلمان بی، هیچ کەسێکی بە زەبر و بە لێدان و بە کوتان و بە دەورەگرتن و بە سزنکردن و بە خۆلێ تووڕەکردن هیچ کەسێکی مسلمان نەکردە. تەحەدا دەکەین ئێمەی مسلمان ئەهلی علم خەلەف و سەلەف لەسەر ئەوەیە هیچ کەسێک لەژێر تۆبز لەسەر دژایەتی لەسەر تند و تیژی مسلمان نەبوو. ئەوەی لە سەردەمی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئیمانی هینایە و هاتیتە ناو ئیسلام هەمووی سیفەتی پێغەمبەری دیتە. ئەو کافرە زلهێزانە، ئەو خاوەندە سەڵاتانەی کە دەیان نمونە هەیە لە ژیان و لە واقعی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم هەمووی بە سیفەتی جوانی پێغەمبەری خوا مسلمان بووینە. کابرا دێ پێغەمبەر عليه الصلاة والسلام ماری هەندێک جوولەکەی چیلەکن بوو، کاتی دانەوەی قەرزەکەی هێشتا چەند ڕۆژێکی مابوو. کابرای جوولەکە لە تەوراتێ خوێندی بوویەوە خوای رب العالمین چۆن وەسفی پێغەمبەری ئاخری زەمان کە محەممەد المستەفای عليه الصلاة والسلام لۆ موسا پێغەمبەری دەکات سەلات و سەلامی خوای لەسەر بی. تەورات کتابەکە لۆ موسا و لۆ ئیتیباعی موسای دابەزی عليه الصلاة والسلام، هیچ پێغەمبەر بوو لە ئولو العەزمەکان. هات گوتی ئەو سیفەتەی نەرم و نیانی و حەلیمی و ڕازگۆیی و دەستپاچی پێغەمبەری خوا تاقی دەکەمەوە. هات لە ناو سەحابەکان حەبای مبارەکی پێغەمبەری خوای ڕاکێشە. سەحابە دەفەرمێن ملی مبارەکی پێغەمبەری خوا سۆ هەڵگەڕە. پێغەمبەر هی دەنگوتی لۆ ئەنگۆ نەوەی هاشم بەنی هاشم و عەبدولموطەلیب فێر بووینە قەرزی خەڵکتان لەکنە و قەرزەکەی نادەنەوە. ئیمامی عومەر شمشێرەکەی دەرینە، فەرمی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئیزدم دەبا لە ملی بدەم، چۆن کەسێک دێ لە ناومە کە ئەتوو گەورەترین خەڵقی پێغەمبەری خوا توی هەڵبژاردیە لە ناوم ئەو کەسە ئەوها زولمت لێ دەکە. پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرمی نایە عومەر ڕاوەستە لەسەرت و ئەوەیە داوا لەو کابرای جوولەکە بکەی برێ کاکە لەسرە خۆت بە شێوازەکی جوان داوای قەرزەکەی خۆت بکە و لەسەرتە بەمش برێ ئەگەر دانەوەی قەرزی خەڵک هاتیە ئەی پێغەمبەری خوا قەرزی خەڵکی بدەوە. چەند جوانە. کابرا ڕۆیشت یەکسەر مەجلیسەکەی بەجێهێشت. پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرمووی ئەوە قەرزی کابرای جوولەکە بڕۆ لۆی ببەنەوە. ئەوستەل لە خورمایەش وەکو هەدیە و دیاری و خەڵات لەگەڵ قەرزەکەی لۆ ببەنەوە، نەک زیادە، چکو زیادە ڕیبایە، وەکو هەدیە و خەڵات و دیار لە پێغەمبەری خوا لۆ کابرای جوولەکە. کابرا بزانە مسلمان نییە، جوولەکەی ئەوە ڕەوشتە کابرا لە کۆتایی مسلمان دەبی. ئیمامی عومەر پرسیار دەکە ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام ئەوە قەرزی کابرای جوولەکەیە، ئەوەی لۆ دەبێ زیادە ئەوە تو ئەزیەت نەدا؟ فەرمی یا عومەر ئەوە تۆڵەی ئەوەندەی ئەتوو کابرا ترساند کە شمشێرەکەت ڕاکێشە کابرا ترسا، ئەوە حەقی ترسەکەیە. مسلمان نابی خەڵک بتۆقێنی، مسلمان دەبی سیفەتی پێغەمبەران بی. لۆیە کابرای شاعیر دەڵێ کە دەچوومە شاری مەدینە وەم دەزانی پێغەمبەرستانە. ئەو سەحابانە هەر هەمووی سیفەت و ئادگار و هەڵس و کەوت لە قسەکردن، لە ڕەوشت، لە دانیشتن، لە معامەلە، لە تیجارە، لە دوکانداری، لە جیرانەتی،
لە ڕەفاقەت و برادەرایەتی هەر هەمووی سیفەتی پێغەمبەریان هەڵگرت بوو صلی الله عليه وسلم. لۆی پێغەمبەری خوش دەفەرموێ ئێوە سەحابەکانی من وەکو ئەستێرەوانە، هەرچەندە سەنەدی حەدیسەکەی ئیشکاری لەسەر دەرەجەی سیحەتی حەدیسەکە چەندە، بەڵام معنایەکەی زۆر جوانە. پێغەمبەر عەلەیهی السەلاة وسەلام دەفەرمێ سەحابەکانی من وەکو ئەستێرەوانە، ئێوە بە دوای هەر یەکەیان بکەون ئیلا هیدایەت وەردەگرن، قەت گومڕا نابن. سەحابە سیفەتی پێغەمبەریان هەڵگرتیا، لە پاشان تابعین تابعی تابعین و هەتا گەشتە پیاوچاکان و عولەمانی عاملین تا دەگاتە کۆتایی زەمان پیاوی چاکەر دەمینی ئینسان چاوی لێ بکە و بەگوێیان بکە و ئیتاعیان بکە. ئەوە سیفەتی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. مامۆستا باسی ئەو فەرمودەت کرد کە من غەشە فەلەیسە منی. لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆیە موسڵمانان زۆر مەسەلەن دادەدادیتیان لەسەر ناڕاستی، لەسەر خیانەتکردن، لەسەر ئەوەی کە بە کورداری خۆمان دەڵێن قۆڵ بڕینەوە. ئەو سیفەتان ئەگەر لەگەڵ کەسێکدا هەبی یان لە ڕەوشی کەسێکدا هەبن چا ڕەشێشیان لەسەر هەیە بوون؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویتی عەلەیکم بالصدق، ئەی خەڵچینە وەسیەتتان دەکەم بە ڕاستگۆیی. جا ڕاستگۆیی لەگەر منداڵەکانت، کوڕ و باب لەگەر یەکتری، لەگەر دایکی، ژن و پیاو لەگەر یەک، جیران لەگەر جیران، خزم لەگەر خزم، کڕیار و فرۆشار لەگەر یەک. فإن الصدق يهدي إلى البر، ڕاستگۆیی بەرەو چاکەتان دەبا. فإن البر يهدي إلى الجنة، ئەگەر ئێوە ڕاستگۆ بوون لەگەر یەک لە معاملە و کڕین و فرۆشتن و هەڵسوکەوت، خوای رب العالمین سەر ئەنجام بەو ڕاستگۆیە دەتان باتە بەهەشتێ. ئیاکم والکەذب، پێغەمبەر عەلەیهی السەلاة وسەلام دەفەرمێ ئامان ئاگاتان لە خۆبی لە ناڕاستی، نەکەن درۆ لەگەر یەک بکەن، نەکەن غەش لەگەر یەکتری بکەن، نەکەن ماڵ بە درۆ بە یەکتری بفرۆشن. ماڵەکە چۆنە سیفەتی ڕاستی دەبی لۆ ئەو شتەی کە دەیفرۆشی لۆ ئەو کەسەی کڕیارە دێشتەکەت لێ دەکڕی وەسفی لۆ بکەی. غەش و خیانەت و ناڕاستی پێغەمبەر فەرموویتی بەرەو خراپە و فجوور و تاوان دەدبا. فإن الفجور يهدي إلى النار، سەر ئەنجام لە ڕۆژی قیامەتێ ئەو کەسانە ڕوڕەشن شەرمەزارن، گەورەترین هەڕەشەی لێکردینە پێغەمبەر عەلەیهی السەلاة وسەلام ئەوانەی بەناڕاستی لە هەڵسوکەوتیان، لە کرداریان، لە ڕەفتاریان بەرامبەر خەڵکی غەشاشن، خائینن، وەکو برەی درۆزنن، توکڕەمون لە ڕووی جەنابەت و ئەو مەقامە و بیسەران و بینەران، ئەوانەی ناڕاستی لەگەڵ خەڵکی دەجوولێنەوە، ئەوانەی ماڵ بە حەرام پەیدا دەکەن، ئەوانەی گوێ تێنادەن، وەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەلاة وسەلام لە ئاخری زەمان خەڵک سیفاتی من لەبیر دەکا، کەسی توجار ماڵ بە غەش و خیانەت مع الاحترام لۆ کەسە باشەکان و دەستپاکەکان بە غەش بە حەرام کۆ دەکاتەوە، گوێ نادەن، نازانی لە ڕۆژی قیامەتێ محاسبەی دەکەیە، خوای رب العالمین ڕای دەگری پرسیار لە دینار بە دینار، فلوس بە فلوس کە پەیدا کردیان. ئەوانە هەموو دوورە لە ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله هەمووی دوورە لە ڕەوشتی پێغەمبەر عەلەیهی السەلاة وسەلام. ئەوە ڕەوشتی پێغەمبەرە کە ڕاستی تێدایە، کە حەڵال خۆری تێدایە، کە دەستپاچی تێدایە، کە عیزەتی تێدایە، کە غیرەتی تێدایە. ئەگەر شتێکی کەمش بی ئەتوو ملیارها دینارت نەوێ بە حەرامی، خوا تاقیت دەکاتەوە تا بزانە تا چەند شوێن کەوتوی پێغەمبەری صلی الله عليه وسلم. جاروێ بە ملیارها دۆلار دێتە بەردەستت، ئەوانەی بە تایبەت معاملە و تیجارەت دەکەن لەو زەمانەی، خوای گەورە دەهینتە بەدەستی بە ڕیبا، بە حەرام، بە غەش، بە خیانەت. ئەگەر یەک کەلیمەی تێدا بکە ناڕاستبی درۆبی، لەوانەی بە ملیارها دۆلار قازانج بکە، بەڵام ئەو پارەت نەوێ لۆ ئاگرە، شەرمەزارت دەکا. پێغەمبەر ڕوو لەو کەسانە وەردەجێڕی کە پشتیان لە سیفاتی پێغەمبەر کرد عەلەیهی السەلاة وسەلام، کە لە ڕێبازی پێغەمبەر لا دەدەن، کە ڕەوشتیان ڕەوشتی پێغەمبەر نییە عەلەیهی السەلاة وسەلام، کە ئیتاعەی تەواوی پێغەمبەر ناکەن. پەنا بەخوای رب العالمین. دەڕۆینە بازار، دەڕۆینە ئامادەیەکان، دەڕۆینە پەیمانگا و زانکۆکان، هەمویان خوشک و دایکی ئێمەن، یان کچانی ئێمەن بۆ نمونە. کەسی باوکو براش پێنج فەرزە لە مزگەوت هەیە، تەماشا دەکەین جلوبەرجیان کاسیات و عائیلات مائیلات و میلات، ینی ڕوت و قوتیەک لەگەڵ ئەو پەڕی ڕێزما دەبینین. ینی چەندە ئەوە نیشانەی ئەوەیە کە پێغەمبەری خۆیان خۆشەوێ صلی الله عليه وسلم بۆی کە ئەمری پێمان کردووە کە کچان و یان بڵێن خوشکەکان و ئەو ئافرەتانێکەوە هەن وەلی ئەمری لەسەریانە ئەمریان پێ بکەنکەوە خۆیان داپۆشن. کاتی خۆی مامۆستایەکی بەڕێز هەبوو، تەمەنی زۆر بوو، لێمان پرسی مامۆستا لۆ زەواج ناکەی، لۆ ژنێ ناینی، ئەدی سنەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم. ینی شاهدیم لەسەر یەک قسەیە لە وڵامی پرسیارەکەی جەنابەت، دەیفەرموو وەڵڵاهی تاقەتی بابایەتیم نییە، لە خۆم ڕانابینم بابایەتی بکەم. دایک و باوکەکان کە ئێستا گوێتان لە منال، پرسیاری مامۆستای بەڕێز پرسیارێکی زۆر معقولە، خەڵک هەمووی ئاهەنگ دەژێڕی، لە یادی مەولود بڕۆ ماڵەکان دەڕازێنەوە، بە ئازارەکان لافیتە هەڵدەواسلێ، ماڵەکان قورئانێ لێ دەدەن،
شوێن کەوتنی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام تەنها ڕۆژێک و مانگەک و ساڵێک نییە. ئەو پێغەمبەرە عەلەیهی سەلات وەسەلام دەبی شوێن کەوتوو بووی لەو کاتەی کە فامت کرد حەدی تەکلیفت لەسەرە حتا ئەو ڕۆژەی وەفاتش دەکەی دەبێت و شوێن کەوتوی پێغەمبەر بی صلی الله علیه وسلم. بابایەتی ئەرکە تەکلیفە دەبی ئەتو ئەو منداڵانەی لە بەردەستتن پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەلات وسەلام ئەمانەتی بەردەستی دایک و باوکەکانن، ئەمانەتی بەردەستی وەلی ئەمرەکانن کە باوکەکانن، براگەورەکانن لە ماڵێ، باپیرەکانن کە ئێستا گوێیان لە منە، ئەو منداڵانەی کە لە بەردەستی ئەوانن. واللهی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام لەو کەسانە تووڕەیە حتا دەفەرمێ لە ڕۆژی قیامەتێ ئەو کچە دێ خوای گەورە پرسیاری لێ دەکا ئەی عەبد و بەندەکەی من لۆ سفور بووی، لۆ سەرکۆت بووی، لۆ لاقڕوود بووی، لۆ جلو بەرگت شەرعی نەبوو، لۆ بەیانیان کە دەچێ قوتابخانە و مەدرسەی بە جلو بەرگەکی بێشەرعی دەڕۆیشتی، لۆ کە دەچێ کولیە و مەعاهید و مەداریس و بازاڕەکان گوێت لە دینی خوای گەورە ڕانەگرت، لۆ بە پۆشتەیی نەچووی، لۆ بە حیجاب نەچووی. یعنی بزانن حیجابی ئافرەتە بەڕێزەکان نیشانەی خۆشویستنی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، ڕیشی مبارەکی گەنجە بەڕێزەکان و مامە یەختیارەکان، سیواکی دەستیان نیشانەی خۆشویستنی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. هەتا ئێوارێ ئەم برێن پێغەمبەرم خۆش دەوێ، بەڵام سیفەتم، ئەخلاقم، ڕەوشتم، ماڵ و منداڵ و عائیلە و خێزانم وەکو پێویست نەبوو، ئیتاعی پێغەمبەرم نەکرد عەلەیهی سەلات وسەلام، پەروەردەم نەکردن لەسەر ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام، واللهی دەبی دڵنیابم لە ڕۆژی قیامەتێ خوا محاسەبەم دەکا. پێغەمبەر لێم تووڕە دەبی عەلەیهی سەلات وسەلام. جا لە ئەو ڕۆکەوانە گوێ لە منە تەوبە بکەن، دەبی بگەڕێنەوە تاوەکو شەرمەزاری بەردەستی پێغەمبەری خوا نەبن صلی الله علیه وسلم، کە دەفەرمێ کۆمەڵە خەڵکانێک دێن لۆ سەر حەوزی کەوسەرێ مەلائیکەتەکان دەیان گەڕینەوە. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەلات وسەلام بانگ دەکەم ئەی مەلائیکەتینا، ئەوانە ئومەتی منن، مسلمانن، لێیان گەڕێن، لۆ منعیان دەکەن. جوابی پێغەمبەری خوا دەدەنەوە عەلەیهی سەلات وسەلام، دەفەرمون ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام، نازانی ئەوانە لە پاشە تو چیان کردیا؟ واللهی وازیان لە ڕەوشتی تو هێنا، وازیان لە سیفاتەکانی تو هێنا، وازیان لە دینەکەی تو هێنا، وازیان لە سنەت و ڕەوشتە بەرزەکانی تو هێنا. ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام، ژنەکەی سفور بوو، نوێژ نەکەر بوو، جل و بەرجی شەرعی نەبوو، هەروەکو ئاماژە بۆ حەدیسە مبارەکەی کرد کە ئەسیات و عاریات. پێغەمبەر فەرمی عەلەیهی سەلات وسەلام جلکی لەبەرە بەڵام ڕووتە. پرسیار کرا چۆن جلکی لەبەرە بەڵام ڕووتە؟ فەرمووی جلەکە یان تەسکە یان تەنکە، جسم و لاشەی ئەو ئافرەتەی دەرچووە تاوەکو خەڵکی بەهیلاک بووبە، خەڵکی تووشی نەزەری خراپ بکە. بۆیە دەبی ئاگداری ماڵ و منداڵی خۆمان بین لە ئەو ڕۆوە، فێرە پۆشتەیان بکەین، فێرە حیجابیان بکەین، فێرە نوێژیان بکەین، فێرە سیفاتی بەرزی پێغەمبەری خوایان بکەین صلی الله علیه وسلم. والله علم و زانست و معریفەتێکش بەرەکەتی تێدا نییە، خەڵک سوودی لێ وەرناگری کە موافقی شریعەتی پێغەمبەر نەبی صلی الله علیه وسلم و موافقی سیفات و ڕەوشتە جوانەکانی پێغەمبەری خوا نەبی صلی الله علیه وسلم. ئەو قوتابیە کە دەڕوا لەژێر سایە و سێبەری ڕەحمەتی خوایە بە مەرجێک کە پێغەمبەر دەفەرمێ طالب العلم کە ئەو کچ و کوڕانە بەیانیان لە ماڵێ دێنە دەرەوە، یەکلۆ کولیە، یەکلۆ مەعادی، یەکلۆ قوتابخانەی، مەلائیکەت باری ڕەحمەتی لۆ ڕادێخی بە شەرت و مەرجێک کە ئیخلاسی هەبی و سیفات و ڕەوشت و ئەخلاقشی سیفات و ڕەوشتی پێغەمبەری خوای بی صلی الله علیه وسلم. یەک لە سیفەتەکانی تری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر نەرمونیان بوو، زۆر لەسەر خۆ بوو. بەڵام ئەمڕۆ مەسەلەن بەسیترین شت دەبێت ئینسان یەکسەر ئینفعال دەکا، بە ئوسلوبێکی زۆر ڕق و زبر قسە دەکا، بە زبانێکی ناشرین و تند. یعنی چۆن بتوانین خۆمان ڕابین بۆی کە پێغەمبەرمان خۆش دەوێت صلی الله علیه وسلم ئیدی وەکو ئەو نەرمونیان بین. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم نەرمونیانی، نەرم و حەلیمی لە هەر کەسێکدا بی ئیلا جوانی دەکا، کە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام لە هەموو کەسێک نەرمونیانتر بووە، لە هەموو کەسێک بەبەزەییتر بووە، لە هەموو کەسێک لەسەخۆتر بووە. سەحابەکان دەفەرمون کابرایەک لە شاری مەکەی هاتبوو، هاتە ناو بازاڕی مەدینێ، زانیمان پیا و خراپە، لۆ شەهیدکردن و تیرۆرکردنی پێغەمبەری خوا هاتیە صلی الله علیه وسلم. دەفەرمون ئیمامی عومەر گرتی و لە دینگەی مزگەوتەی بەستەوە. لۆ کاتی فەرزی یەک لە نوێژەکان پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام هاتە ناو مزگەوتەی، فەرمووی ئەو پیاوە چێ بەستیتانەوە؟ فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام ئەوە فکرەیەکی خراپی هەبوو، لۆ تیرۆرکردن و شەهیدکردنی تو هاتیە. پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرمووی ئاوتان دایتێ، نانتان دایتێ، لە وەتەی هاتی هەر بە برسێتی بەستتانەوە؟ فەرمیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام ئاوی چ و نانی چەوە پیاو خراپە. فەرمووی بیکەنەوە، ئاوی بدەنێ، نانی بدەنێ. لە پاشان ئاویاندایە، پێغەمبەر زۆر بە نەرمونیان و لە سەخۆ
فەرمووی ئەتوو لەگەر ئەبوو سفیانی لە شاری مەککەی پیلانتاندانا بۆ ئەوەی ئەتوو بێ ئەمن شەهید بکەیت لە بن فرانە بەردەی دانیشتن. ئەو یەکێکە لە معجیزەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام. فەرموودەی سەحیحە و لە بوخاری مسلیم هاتی. فەرمووی ئیمان بێنە موسڵمان بە. کابرا گوتی موسڵمان نابم. پێغەمبەر فەرمووی ئازادی بکەن. ئەوە نەرمونیانیە. چەند شەقاوێک ڕۆیشت هاتەوە فەرمووی ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله وأنك رسول الله. ئەو نەرمونیانی و تەواضعی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام بۆ لێبوردەیەکەی سەبەبی موسڵمان بوونی ئەو کەسەی. عەبدوڵڵای کوڕی ئوبەیەی کوڕی سەلول ڕئیسی منافقەکان بوو کە کابرایەکی مەشهور بوو. ڕئیسی منافقەکان کە خوای گەورە دەفەرمێ ئین المنافقین في الدرك الأسفل من النار. منافق و دووڕووەکان لە ڕۆژی قیامەتێ سەزایان چییە؟ لە تەبەقەی هەر خوارەی جەهەنەمن. و گەورەترین و بە ئێش ئازارترین عەزابیان لێ هەیە لە ناخوا. خوای گەورە پەنامان بدە یا ڕەبی. ئەو ڕۆژێک کە عەبدوڵڵای کوڕی ئوبەیەی کوڕی سەلول مرد لە شاری مەدینەی، کوڕێکی هەبوو ناوی عەبدوڵڵا بوو. ئەو عەبدوڵڵایە موسڵمان بوو. هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمی ئەی پێغەمبەری خوا بابم وەفاتی کردیە، دەمەوێ حەبایەکەی خۆتم پێ بدەی بابم بی پێکفن بکەم عەسا وەلەعەلە خوای گەورە ڕەحمی پێ بکە. دەیزانی بابی منافقە. پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام حەبای مبارەکی خۆی فەرمووی عەبدوڵڵا بڕۆ پێی کفن بکە. چەند لێبوردەیی، چەند نەرمونیانی کە ئەو هەندە پێغەمبەری ئەزیەتدا ئەو منافقە. پێغەمبەر عەلەیهی سەلات کە کفنیان کرد زاهینایە مزگەوتی پێغەمبەری صلی الله عليه وسلم. عەبدوڵڵا گوتی ئەی پێغەمبەری خوا ڕەجام وایە نوێژ لەسەر بابم بکەی. پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام سەحابەی کۆکردنەوە هات نوێژەکەی داببەستی ئیمامی عومەر تووڕە بوو. فەرمی ئەتوصەلی عەلا ڕەسی النیفاق. ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام دەتەوێت لەسەر ڕئیسی منافقەکان نوێژێ بکەی؟ لەبەرەوەی نوێژکردنی یعنی لێخۆشبوونی خوایە. پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام نوێژ لەسەر هەر کەسێک بکە ئیلا خوا لێخۆش دەبی. ئەو هەندەی ئەزیەت دای، ئەو هەندە ئازاری دای، ئەو هەندە لەگەری نەرمونیانی ئەو لێبوردەیەت هەیە. خوای گەورە ئاەتی دابەزان ئین تەستەغفر لەهم 70 مرة لن يغفر الله لهم. ئەگەر 70 جارش لۆی بپاڕێەوە خوای گەورە لێخۆش نابی. ئەو ئاەتە ئەو کاتەی دابەزی. پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرمی یا عومەر واللهی ئەگەر بزانم لە 70 جاری زیاتر لۆی بپاڕێمەوە خوا لێخۆش دەبی، لە 70 زیاتر دەپاڕێمەوە. بەڵام ئەگە 100 جارش بپاڕێمەوە خوای گەورە قەراری دایە لێخۆش نابی. الله ئەکبەر. چ لێبوردەیەکە، چ نەرمونیان، چ تەواضوعەکە. لە فەتحی مەککەی کە قوڕەیشەکانی مەککەی ئەو هەندە عەزیەت و ئازاری ئەو پێغەمبەریاندا شار بە دەریان کرد، ماڵ بە دەریان کرد، عەزیەت، ئازار، ئەشکەنجە، لێدان لە شوێنە جێگای خۆت، لە ماڵی خۆت، ئەو هەموو ترسە لەسەر ئەو سەحابانە کە فەتحی مەککەی کرد. پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرمی ڕەچاوی چم لێ دەکەن؟ فەرمیان وەڵڵاهی کەسێکی کەریم لەسەر ئەخۆ، کوڕی کەسێکی بنە ماڵێکی کەریم. فەرمی ئیذهبوا ئەنتم الطلقة، بڕۆ ئێوەتە هەمووتان ئازاد. جا فەرمی بیلال بەسەربانی کەعبەی بکەوە لە فەتحی مەککەی. شایەدیم لەسەر نەرمونیانی و لێبوردەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. ئەو سیفەتە بەرزەی پێغەمبەر مەفروزە مسلمانان زیی بکە، هەمومان سیفەتی خۆمان جوان بکەین. لەو زەمەنی فەسادی و گوناح و تاوانەی خەڵکی خراپ دەبی چاو لە برای مسلمان بکە، چاو لە کەسی ئەهلی مزگەوت بکە. ئەهلی مزگەوت مسلمانان شوێن کەوتوانی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەبی لە هەموو کەسێکی نەرمونیان تر بن، لە هەموو کەسێکی پاکتر بن، لە هەموو کەسێکی ڕازگۆتر بن، لە هەموو کەسێکی لێبوردەیی تر بن، بۆ ئەوەی خەڵکانی خراپ چاویان لێ بکەن و بێنە ناو بازنەی ئیسلام. کە بیلالی حەبەشی بەسەربانی کەعبەی کرد الله ئەکبەر، یەکەم جارە بانگ دەدرێ لە مەککەی. قوڕەیشەکان ئەوەی خۆی لە ماڵێ نایە و ئەوەی لە دوورەوە تەماشای دەکا. گەنجێکی قوڕەیشی مشریک گوێی لە بانگی بیلالی حەبەشی بوو، هات خۆی نزیک کردەوە، دەستی بۆ گۆرانیان کرد. گۆرانی گوت لۆ ئەوەی گەمە و گالتە و ئیستهزا بە بانگی بیلالی حەبەشی بکە، بانگەکەی بشێوێنی، گەمە و گالتە بۆ مسلمانان بکە. دەبی موقیفی پێغەمبەر چبی صلی الله عليه وسلم، موقیفی سەحابەکان چبی. سەحابە هیچ هەنگاوێک ناهاوێ حتا پێغەمبەر و ڕئیس و سەرکردەکەی خۆی نەبینی. دەبی ئەمەش تاو لەو سەرکردە و قائیدەی بکەین کە خوای گەورە دەفەرمێ وەلەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە. پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام هات دیواری کەعبەی بەجێهێشت و دەستی لە ملی ئەو گەنجە قوڕەیشی کرد. گوتی لا ئەی گەنجە، ئەی لاو، گەنجێکی زۆر جوانی، زۆر قیت و قۆزی، ماشەڵڵه دەنگەکی خۆشت هەیە. بزانە ئەوە بانگی شێواندیە، دەستی بە گۆرانی بێشەرعی کردیا. ئەی گەنج دەنگەکەت زۆر خۆشە، وەڵڵاهی حەیفە ئەو دەنگا لە دینی خوای گەورە سەرف نەکرێ. وەڵڵاهی حەیفە ئەو دەنگە و ئەو سەوتە و ئەو لاشە مبارەکە و ئەو لاشە جوانە خوای گەورە لە ڕۆژی قیامەتێ بیستێنی. دەنگ و سەوتی تو هەر شایانی بانگدانەیە، وەکو ئەو بیلالەی بانگ بدەیت.
سەوتی تو شاهێنی قورآن خوێندنەوە و کەلامی خوای پێ بخوێنی ئەو گەنجە یەکسەر گوتی ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأنك رسول الله یەکسەر مسلمان و ئیمانی هینە چ سیفەتێکی جوانە چ تەواضوعەکە سەحابە دەفەرمون هەر کەسێک کاتیبی پرسیاری لە پێغەمبەری خوا کردبی صلی الله عليه وسلم ئەگەر بە سەعات ڕاوەستابی پیرەژن بی منداڵ بووبی گەنج بووبی یەختیار بووبی پێغەمبەر گوێی لەو ڕاگرتیا قەت گوێی مبارەکی خۆی لا نەدایە دەفەرمون ئەو های کردیا حتا کابرا قسەکانی خۆی تەواو کردیا ئێمە جارویە کابراکە 5 دقە ڕامان بگری زۆربەی مامۆستایان وایە مامەگلەی لە خۆمان بکەین نابی ئەمەش ئەو نەسیحەتانە ئەوەلی لۆ خۆمان لە پاشان لە ئەو خەڵکە بەڕێزەی کە بیسەر و بینەری ئێمە و گوێی لە ئێمەیە ئەگەر 5 دقە کابرا بکاتە 6 دقە کاکە درێژت کردەوە زوو بە وەرە سەر ئەسلی مەبەست داخوات و مەبەستت چییە بەڵکی کابرا تازە تەوبەی کردبی تازە مسلمان بوو بێ من نازانی خەڵک چییە تەلەفۆنەکەی داخە وای یان نا یان کاکە درێژی مەکەوە مەجالم نییە کاتم نییە زاما مەسای بەڕێز طبعا شوێن پێک هەڵگرتنی پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم ئەجر و پاداشی دوا ڕۆژی هەیە بەڵام بەردەوەی ئەمە باسی ئەو بکەین ئەو کەلک و ئیسفادە و قازانجانیان بڵێ ئەو ئەجر و پاداشانە چینکەوە لە دنیادا وەدەسیدێن بۆی کە شوێن پێ هەڵگری پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرموویتی هەر کەسە ئیتاعی من بکا بە تەواوی هەر کەسەی ڕەوست و سیفەتەکانی من بە تەواوی لە خۆی بێنیتە جێ بەقەدەر ئیستیتاع و توانە و تاقەتی خۆی هەوڵ بدە دڵسۆزی و ئیخلاسی لە دڵی دابی حەز بکا شوێن کەوتوی ڕاستەقینەی پێغەمبەر بی صلى الله عليه وسلم لە ژیانی دنیای پێش بکاتە دنیای گومڕا نابی تەرەکت فیکم شەیئەینی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دووش دەفەرمێت دوو شتم بۆ ئێوە بەجێهێشتووە لە دوای خۆم ئەگەر دەستی پێوە بگرن قەت گومڕا نابن قەت سەر لێ شێواو نابن قەت سەرگەردان نابن قەت ڕێی ڕاستتان لێون نابی و لێ شارەوە نابی هەموو ئیش و کارەکانتان سەرکەوتوو دەبن ئەوە لە ژیانی دنیا خوای گەورە ئەو پاداشتەی بۆ کەسانە دەبەخشی کە سیفات و ئادگاری پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام وەردەگرن وەکو نمونە بۆ نمونە باسی هەندێک لە شوێن کەوتوە ڕاستەقینەکان بکەین بۆ ئێمە زیاتر دەرسی لێوە بگرین هەمانە بۆی کە وەک ئەوەی کە پێغەمبەری خوا دەیەوێیان کردوێتی ئەویش ئاوای کردبێ بە پلەی یەکەم لە سەحابان ئیمامی ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەربی کە دەفەرمی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام لە حەجەت الوەداع کە ڕووی لە سەحابەکان کرد 100,000 سەحابەی زیاتر لەگەر بوو فەرمووی هەر کەسێک حەق و مافی منی حەق و مافی هەر کەسێکم لە لابی بابێ بیباتەوە لە کۆتایی فەرمووی هەر کەسێک حەق و مافی لەکنە من بووبی ئللا حەقەکەم دایتەوە بەس حەقی ئەبوو بەکری سدیق بە من نادرێتەوە ئللا گەر خوای گەورە ئەجر و پاداش و دەزای بداتەوە بە تەواوی شوێن کەوتووی پێغەمبەری خوا بووە صلى الله عليه وسلم ئەو جا وەکو عولەمانی ئەهلی عەقیدە ئەهلی سونە و جەماعە ئیمامی عومەر ئیمامی عوثمان ئیمامی عەلی عەشەرەی مبەشەرە ئەو جا سەحابەکان بەڵێ خوای گەورە دەفەرمێ رضي الله عنهم ورضوا عنه خوای گەورە لە هەموو سەحابەکان ڕازی بووە لۆ چکو شوێن کەوتووی ڕاستەقینەی پێغەمبەری خوا بووینە صلى الله عليه وسلم یەک لە سەحابەکان دەفەرمێ بە ڕێگایەکی داڕۆیشتن ڕێگایەکەی لار کردەوە ڕاستە ڕێ بوو بڕەت بە خواری ڕۆیشت و دوای هاتەوە سەر ڕاستە شەقامەکەی لیان پرسیلۆ ئەو هات کرد فەرمی واللهی ڕۆژەکیان لە خزمەت پێغەمبەری خوای دابووم عەلەیهی سەلات وسەلام ئەبەو ڕێگایە داهاتین پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام ئەلێرە ئەوها ڕۆیشت و ئەوها هاتەوە نازانم لە ئەوهای کرد دەمەوێ ئەو سونەتەی لۆ زیندی بکەمەوە ئەمن ئەلێرە پێم خۆشە خوای گەورە پاد ئەوها بڕۆم ئەوها بێمەوە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ئەو ئیمامە بەڕێزا ئەو سەرمەزهەبا ئەو ئیمامە محەدیث و فەقیها ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەربی قەبری پڕنۆربی کە خزمەتی دینی ئیسلام و سنەتی پێغەمبەری خوای کردیا عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێ لێ دەجێڕن و دەرێن قەت گندۆرەی نەخواردە کاڵک منتیقەی سلێم پێی دەگوترێت کاڵک گندۆرە بە هەردوو زارەوە بیرین با خەڵک باش لێمان تێ بگە دەفەرمێ قەت نەیخواردیە لیان پرسیایە ئیمام لۆ نایخۆی دەفەرمێ واللهی هەتا ئێستا لۆم ڕۆ نەبوویتەوە داخۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام بە پەلکەوە خواردیتی یان پەلکەکەی لێ کردیتەوە چەند جوانە ئەگەر شتێکی گچکەش بی لەوە دەکە ینی ئێمە هەتا مەسەلەی خواردن و خواردنەوەشمان هەتا مەسەلەی خەویشمان هەتا ئەوانەی کە پێویستە لە ژانە دەکەین منە هەمووی دەبێت شوێن پێڵگیری پێغەمبەر حتا خواردن خواردنەوە هەستان دانیشتن لۆ مەجلیسەکان دەفەرمون پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام هات بیتە هەر مەجلیسەکی هات بیتە هەر مەجلیسەکی پێخۆشن بە کەس لەبەری هەڵبستی لۆیە حەسانی کوڕی ثابت کە شاعیری پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم ڕۆژێکیان پێغەمبەر فەرمی لەبەرم هەرمەستنەوە فەرمووی خەجاڵەت لۆ ئەو کەسەی ئەو جەماڵ و ئەو قەد و باڵا و ئەو نورەی دەبینی کە لەبەری هەرناستی ئەی پێغەمبەری خوا چۆن دەبێت لەبەرەت و هەرنەستی دەفەرمون کە داتە مەجلیسێ پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەراغ لە چێن دەربا ئەلەوێ دادەنیشت
قەت لۆ لای سەرەوە خۆت پێغەمبەر دەبی لە سەرەوەدا بدرێت سەحابە قبولیان نەدەکرد بەڵام ئەوە یەکێک لە سیفەتە لە خواردن فەرموویت ئەگەر لە سەر سفرە و خوانێک دانیشتن لە پێشە خۆتان خواردنەکەی بخۆن بە جوانی نەچن لە ناوەندی خواردنەکەی بدەن سەرەتا بسم الله بکەن جا لە پێشە خۆ خواردنەکەی بخۆ کە کۆتایی بە خواردنەکەی هات الحەمدولیلای لەسەر بکە کە میوانی کەسێک بوون دوعا لۆ خاوەن ماڵەکەی بکە لە نووسن لە لای ڕاست بن و ئەوە هەموو حیکمەتی خۆی تێدایە پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام هەموو حتا لە خواردنی لە هەستانی لە دانیشتنی لە قسەکردنی حتا فەرموویتی تەبەسسومکە فی وەجهی ئەخیکە سەدەقە پێکەنین و زەردەخەنەی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرموون ئەوەندە جوان بووە بە حەستەم ددانەکانی جارویە حتا فەرموویتی قەحقەها نەکەن لە پێکەنینێ ئەوە سێکە لە سیفەتەکانی پێغەمبەری خۆی عەلەیهی سەلات وسەلام بەڵێ پێغەمبەری خوا مەدرسەیەک بووە کولیەیەک بووە مەعاهیدێک جامیعەکی سەربەخۆ بووە لۆ هەر هەموو مرۆڤایەتی لەلایەنی ئابووری لەلایەنی کۆمەڵایەتی لەلایەنی سیاسی بەخوای سیاسیەکان و کاربەدەستەکان مامۆستایانی ئاینی مامۆستای قوتابخانەکان مهەندیسەکان کەسە ئابووریەکان دکتۆر و پزیشکەکان هەر هەمویان ئەگەر ژیانی پێغەمبەری خوا بخوێننەوە بە چاچی عەلەیهی سەلات وەسەلام ئیستیفادە و سوود و قازانج لە ژیانی پێغەمبەری خوا وەردەگرن دایکان و باوکان منداڵەکان لەبەرەوە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام لە منداڵی دەست پێ دەکا تا وەفاتشی هەر هەمووی بۆ ئێمە مەدرسەیە و هەر هەموو جێ ئەوەیە کە پند و عیبرەت و دەرسی لێ وەربگرین ئاین دەتوانین بڵێن ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە عادەت وایە مەسەڵەن دەخۆنەوە کڕن و فرۆشتن و بازار و هەڵسان و دانیشتن دەکەین ئەگەر ئەمە بەنیازی ئەو کە سنەتی ئەو جێبەجێکەین هەم لە دنیاشدا ئیستیفادەی یەکجار زۆر دەکەین لەبەوەی هەمووی ئیعزازی علمی مطابقە لەگەر ئەوەی کە بەڵێ سنەتەکانی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم سودمەندێکی زۆرە لەگەڵ ئەوەشە پاداشی وەردەگرین بەڵێ پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام فەرموویتی هەر کەسە ئیتاعی من بکە شوێن کەوتوی ڕاستەقینەی من بی گوتمان لە دنیای سەرگەردان و سەر لێ شێوا و گومڕا نابی سەرکەوتووە لە ژیانی دنیای لە هەموو ئیش و کارەکانی پێشەنجی هەموو خەڵکیە ئیمام و قودوەی هەموو خەڵکەچە لۆ بەواسە سیفاتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا ئەو مژجێنێشی دایەتی عەلەیهی سەلات وەسەلام کە لە ڕۆژی قیامەتێ خوای رب العالمین داخیلی ناو بەهەشتی پان و بەرینی دەکا پاداشتەکانی مەسەڵەن خودایشمان لەوە باس کە بۆ نمونەگەر ئێمە شوێن پێ هەڵگرێکی ڕاستەقینەبین بە نیازەوەی کە سنەتی ئەو جێبەجێکەین بە پاداشانە چین کە خوای گەورە لە قیامەت خوای رب العالمین لە قیامەتێ لەبەر سێبەری عەرشی خۆی حەشری دەکا یوم لا ظل إلا ظله ئەوانەی شوێن کەوتووی پێغەمبەرن عەلەیهی سەلات وسەلام خوای رب العالمین بانجیان دەکا ئەینە متحابین فی جلالی مەسەڵ پێغەمبەر دەفەرمێ یەکترتان خۆش بووی ئەوە سنەتی پێغەمبەرە دەبە ئەمە ڕقمان لێک نەبیتەوە دەبە بانجی مەولودێ بە ئەمە لە بەخاتی خوای هەرچی بغض و عەداوەت و ڕقوقینەیە لە دڵمان فڕێ بدەی بەڵێ سیفەتی یەکەم خوای گەورە لە بەرسەربەری عەرشی خۆی ڕایدەگری اللهم اجعلنا منهم اللهم آمین دووەمینیان پێغەمبەر شەفاعەتی لۆ دەکا عەلەیهی سەلات وسەلام لە ئاوی حەوزێ کەوسەرێ دەخواتەوە دەبیتە جیرانی پێغەمبەری خوای عەلەیهی سەلات وسەلام کە پێغەمبەر دەفەرمێ كل أمتي يدخلون الجنة إلا من أبى فەرمی ئومەتی من هەر هەمووی دەستە بەهەشتێ ئومەتی من پێغەمبەر فەرمی عەلەیهی سەلات وسەلام هەر کەسەی مسلمان بی ئومەتی پێغەمبەری بی هەر هەمووی دەستە بەهەشتێ ئیلا ئەو کەسەی نێوێ فەرمویان ئەی پێغەمبەری خوا چێ هەیە نێوێ بستە بەهەشتێ فەرمووی با من ئەطاعنی دەخەلە الجەنە هەر کەسە ئیتاعی من بکە سیفەت و ڕەوشتەکانی من لە خۆی بێنێتە جێ شوێن کەوتووی من بی سیفەتەکانی لە هەڵس و کەوت و معاملە و کردار و ڕەفتاری ڕنگ بداتەوە و خەڵک چاوی لێ بکە و خەڵک هیدایەت بدە و حەزی لە دینی پێغەمبەر بی صلی الله علیه وسلم حەزی لە سنەتەکانی پێغەمبەر بی بە سنەتەکانی پێغەمبەری شەرم نەبی ئیفتیخار پێوە بکە شانازی پێوە بکە لە زمانی ئەوڕۆکە خەڵک ئەگەر تەعنە و تەشارشی لێ بدەن ئەو مادام سنەتی پێغەمبەرە بابرێ پێغەمبەری خوا صلی الله سیفەتەی کردیا کافرەکان دەیانگۆتە سەحابە بەڕێزەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام ئەنگۆ محەممەدەکتان لۆ هاتیە حتا فێرە ئەوەی کردینە چۆن بچنە سەر ئاو چۆن سەر ئاو بکەن بەگەمە و گاڵتە و ئیستزاویان دەگۆ بڵێ ئێمە شانازی پێوە دەکەین پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فێری کردینە کە پێشەوە بچینە سەر ئاو برێن بسم الله اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث كبين دري برين غفرانك خوالمان خوش با وهموي سنتي پیغمبر صلى الله عليه وسلم كهاتي ناموز قوتي بقاتي راستا كسوي دري بقاتي تسپا پیغمبر فيرا همو صفاتي جواني كردينا فرموت هر کس صفات كاني من زندي بكاتوا عملي بي بكا بإخلاص وبيقين ودخل الجنة أو كس دست بهشته ومن عصاني فقد أبى پیغمبر فرمي هر کس عاصي بي
لە ڕێبازی من لا بدا لە سونەتەکانی من لا بدا حیساب لۆ دینەکەی من نەکا پشت لە دینی من بکە ماڵ و منداڵی بێموبالات بی بابایەتی پێ نەکرێ مامۆستایەتی پێ نەکرێ هیدایەتی خەڵکی پێ نەدرێ نوێژی سبەینان نەکا لە معاملەی گوێ لە حەڵاڵ و حەرام نەدا ڕاستگۆ نەبوو دەستپاک نەبوو ئەو هەموو سیفەتە خراپانێک کە لە دەورمان کۆبوویتەوە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرمی ئەو کەسە نایەوێ بستە بەهەشتێ لە ڕۆژی قیامەتێ پێغەمبەر لێی تووڕێ پەنا بەخوای رب العالمین یا ڕەبی لە ئیتاعکراوان بین ان شاء الله تعالی خوا موفقی هەموو لایەک یەک لە نیشانەکانی تری خۆشەویستی و شوێن پێهەڵگری پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم سەڵاوەتدانە لە دیداری یعنی ئەو کەسە چەندە هیدایەت درا بۆی کە دەڵێ من پێغەمبەرم خۆش صلی الله علیه وسلم بەڵام تەماشا دەکات ڕۆژ هەڵدێ و ئاوا دەبی 10,000 سەڵاوەت نادا لەسەر دیداری پێغەمبەر صلی الله علیه وسلم نیشانەی چییە؟ نیشانەی کەم تەرخەمی و بێوەفاییە بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێک لە وەفابوونمان بەرامبەر ئەو پێغەمبەرەی یەکێک لەو حەقانەی کە لە سەرمانە بەرامبەر ئەو پێغەمبەرە خۆشەویستە عەلەیهی سەلات وسەلام سەڵاوەتدانە لە دیداری پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرموویتی هەر کەسەی بەیانیان 10 سەڵاوەتم لەسەر لێ بدا ئێواران 10 سەڵاوەتم لەسەر لێ بدا حەلت لەهو شەفاعەتی یەومە القیامە لە ڕۆژی قیامەتێ شەفاعەتی منی بۆ حەڵاڵ دەبی لەسرم پێویستە کە شەفاعەتی لۆ بکەم لە بەرخاتری ئەو سەڵاوەتانێک کە لە دنیای لەسرم نیدایە خوای گەورە سەڵاوەت لەسەر ئەو کەسەی لێ دەدا کە سەڵاوەت لە دیداری پێغەمبەر دەدا صلی الله علیه وسلم پێغەمبەر فەرمووتی ئەو کەسە ڕەزیلە قرچۆکە بەخیلە کە گوێی لە ناوی من دەبی بە تایبەت ئێستا مانجی مەولودە ئاهەنگ لەسەر شوێنان دەژێردرێ گوێمان لە قەسیدە دەبی گوێمان لە وتاری مامۆستایان دەبی کە ناوی پێغەمبەر دێ عەلەیهی سەلات وسەلام ئەو خەڵکەی کە گوێ لێو دانیشتۆ بێدەنگ نەبی خۆی کڕ نەکا خۆی بێدەنگ نەکا هەر کاتێک ناوی پێغەمبەر هات صلی الله علیه وسلم با سەڵاوەتێکی لێسەر لێ بدا ڕەزیل ئەو کەسەیە کە ناوی پێغەمبەری گوێ لێ دەبی و سەڵاوەتی لەسەر لێ نادا سەحابەیەک هاتە خزمەت پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرمی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام ڕۆژانە کاتێکم لە خۆ دیاری کردیا دوعا و پارانەوەی تێدا دەکەم بەڵام کردیتمە 4 بەش بەشەکی سەڵاوەتی لەسەرت و لێ دەدەم 3 بەشەکەی دی لە خۆم دوعای دەکەم بەسە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرمی زۆر باشە بەڵام ئەگە زیادی بکەی باشترە سەڵاوەتەکان زیاد کە فەرمووی دەیکەمە 4 بەش 2 بەشی بەس سەڵاوەتی لەسەرت و لێ دەدەم 2 بەشەکەی دیکە دوعای لە خۆم دەکەم فەرمی ئەوەشیان باشە بەڵام ئەگە سەڵاوەتەکان زیاترکەی باشترە فەرمی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام 3 بەشان سەڵاوەت لەسەرت و بەشەشی دوعا فەرمی ئەوەیان زۆر باشە بەڵام وەڵڵا ئەگە سەڵاوەتەکان زیاترکەی باشترە فەرمووی هەر هەمووی دەکەمە سەڵاوەت ئەو کاتێک کە دیارم کردیا هەر هەمووی بەس سەڵاوەتی لەسەرت و لێ دەدەم ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام فەرمووی دەگوێم لێ ڕابگرە ئەو کاتێک کە ئەتو دیارت کردی سەڵاوەتان لەسەر من لێ دەدەی دەبتە مایەی لێخۆشبوونت بەواسطەی ئەو سەڵاوەتانەی لەسەر من لێ دەدەی عەلەیهی سەلات وسەلام فەرمووی خوای گەورە لە گوناحەکانت خۆش دەبی و هەرچی غەم و عاجزی و غەمباری و دڵتەنجی هەیە لە ناو دڵت خوای رب العالمین هەر هەمووی لە ناو دڵت ڕادەمالی و لای دەبە ئەی ئەو کەسەی غەمت هەیە ئەو کەسەی خەفەتت هەیە ئەی ئەو کەسەی دڵتەنجی ئەی ئەو کەسەی عاجزی ئەو کەسەی غەمەکەت لە دڵدایە چەند ساڵە مرازەکەت هەیە زۆر سەڵاوەتان لە دیاری پێغەمبەری خوا لێ بدە عەلەیهی سەلات وسەلام هەم وەفایەکە بەرامبەر پێغەمبەری خوا هەم حەقەکەی جێبەجێ دەکەی و هەم خوای گەورە لە گوناحەکانت خۆش دەبی و عاجزی و غەم و خەفەت لە ناو دڵەکانت بنیەتی عیبادەت سەڵاوەتدان عیبادەتە لەبەرەوەی خوای گەورە دەفەرمی ئین الله من خوا بەڵکو ئەوم دەکات لە دنیا بۆن من نیازم ئەوە بیکە نیازی ئەوەی بی کە ئەمر و فەرمانی خوای گەورە جێبەجێ دەکات و پێغەمبەری خوا پێی خۆشە تاوەکو بە عیبادەتێکی خالیس لەلایەن خوای گەورە لۆ تۆمار بکرێ و لە صەحیفە ئەعمالی لۆی بنووسی حەزیەتمان دەی مامۆستا بەڕێز خوای گەورە خوای تەعالی موفقتان بکە سەرکەوتوی دنیا و قیامەت بن ئینشاء الله بە هیوای ئێوە ئەوانەی بیسەر و بینەر دوعامان لۆ بکەن و مەش دوعا لۆ ئەوان دەکەین سوود و ئیستیفادە و قازانجیان لێ وەرگرت بی ئینشاء الله خوای تەعالی هیدایەتمان دە موفقمان بکە لەسەر ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم با یەکێک لە دوعاکانمان ئەوە بی یا ڕەبی خوایە لەسەر ئەو دینە مبارەکەی بمان ژێنی لەسەر ئەو دینە مبارەکەی بمان بنێنی و لەسەر ئەو دینەش زیندومان بکەوێت لە ڕۆژی قیامەتی لە شەفاعەتی ئەو پێغەمبەری خوایە عەلەیهی سەلات وسەلام و لە دیتن و نور و جەمالی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم خوای رب العالمین بێبەشمان نەکا و محروم نەکات یا ربی خوای گەورە ئەجر و پاداش و جەزای ئێوەش بداتەوە خوا نمونەتان زیاد کە ئینشاء الله زۆر بەڕێز مامۆستا مەردان سورچی خوای گەورە پاداش بەخێر داتەوە بەبەر شەفاعەتی ئەو تخا ئینشاء الله اللهم آمین أجمعین ئینشاء الله بارك الله بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست تا لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفار خوازارین کە
ئەو سیفەت و ڕەوشە جوانانەیە لەگە وتە جوانانێ زەنەی مامۆستاکە باسی پێغەمبەری خوای کرد عەلەیهی سەڵات وسەلام بتوانین مطابقە بکەین ڕۆژانە لەگەڵ کردار و گفتار و هەڵسان و دانیشتن و خواردنەوە خەوتنمان بۆ ئەوی وەکو پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام هەم لە دنیادا پێی سەربەرز بین و گومڕانە بین هەمیش لە قیامەتە لە خزمەت و جیرانی پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم تاکو دیدار بەخوای گەورە سپاردن. السلام علیکم ورحمة الله وبركاته.